ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ناڕزایەتی دانیشتوانی تازەکەندی سەر بە شارۆچکەی شوود لە ماکۆ، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان، درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ناسیح مورادی لە کرماشان، سووتانی دارستان و لە وەڕگاکانی دەوروبەری سەقز، کۆبوونەوەی کرێکارانی فەرمینەوت و بنەماڵەکانیان لە ناوچەی جەملە بوشەهر، ناڕزایەتی خەڵکی مەدەنی و کاسبکاران لە ئازنەبوونی کارەبا، مانگرتنی کرێکاران لە کارگەی کۆکسازی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان. ناڕزایەتی دانیشتوانی تازەکەندی سەر بە شارۆچکەی شوود لە ماکۆ، ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ دانیشتوانی ناوچەی تازەکەندی سەر بە شارۆچکەی شوود لە ماکۆ لە ئاز نەبوونی ئاوی خواردنەوە ناڕزایەتیان دەربڕی. دانیشتوانی ناوچەی تازەکەن لە حاڵێکدا ڕوبەڕووی کێشەی بێ ئاوی بوونەتەوە کە شارستانی ماکۆ یەکێک لە پڕئاوترین ناوچەکانی ئێرانە و چەند ڕووباری گەورە و بچووک وەکو ئەرەز، سەریسوو، زەنگبار و قەرەسوو لە تەنیشتیدا هەڵکەوتووە، بەڵام ناکارەمەی بەرپرسانی حکومەت ناوچەکەی تووشی کەم ئاوی کردووە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان، لە ڕۆژانی ڕابردوودا شارومەندێکی تەمەن 42 ساڵی خەڵکی مەریوان بە ناوی ڕەفیق مستەفایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی سەرچاوەکانی هەواڵ، هێزە سەرکوتگەریەکانی حکومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر شوێنی کاری ڕەفیق مستەفایی و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی و هاوڵاتیە لەبەردەستدا نییە. لە هەواڵێکی دیکەشدا 3 شارومەندی خەڵکی پاکدەشت بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە گروپە دژبەرەکانی ڕژیم لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون، بەڵام ناسناویان بۆ ڕای گشتی ئاشکرا نەکراوە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ناسیح مورادی لە کرماشان بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ماوەی بەندکرانی شارومەندێکی دەست بەسەرکراوی خەڵکی جوانڕۆ بە ناوی ناسیح مورادی پاش دەست بەسەرکران لەلایەن ئیداری ئیتلاعاتی کرماشانەوە درێژ کراوەتەوە. ڕۆژی 5 جۆزەدانی 1404 هەتاوی ناسیح مورادی لە مەیدانی نەوتی کرماشان لەلایەن ئیداری ئیتلاعاتەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کرا. ماوەی بەندکرانی و شارومەندە بە ماوەی 20 ڕۆژی دیکە درێژ کراوەتەوە، بەڵام هێشتا هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دۆسیەکەی ڕوون نەکراوەتەوە. سووتانی دارستان و لە وەڕگاکانی دەوروبەری سەقز، ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ دارستان و مێرگی ئاواییەکانی قزڵۆ و تیکانلووی سەقز لەلایەن دوژمنانی ژینگەوە سووتێنراوە و زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشت. بە پێی دیمەنانی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراونەتەوە ئەندامانی ئەنجومەنی ژینگە پارێزی ژیانی سەوزی سەقز و خەڵکی خۆبەخش پاش چەند کاتژمێرتوانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ژینگە دۆستانی سەقز داوایان لە خەڵک کردووە خۆیان لە ئاز پارێزتنی ژینگە بەرپرسیار بزانن و ڕێگە نەدەن ناحەزان سروشتی کوردستان لەناو ببن. کۆبوونەوەی کرێکارانی فەرمینەوت و بنەماڵەکانیشیان لە ناوچەی جەملە بوشەهر، ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ کرێکارانی فەرمینەوت و بنەماڵەکانیان لە ناوچەی جەملە بوشەهر دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی فەرمی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیاتی پێرسونەلی نەوت و پێدانی ئەو بڕەپارەی لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەغدەستەکانیان کەم کراوە، وەلانانی جیاوازی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوو. ناڕزایەتی خەڵکی مەدەنی و کاسبکاران لە ئازنەبوونی کارەبا، ڕۆژی ڕابردوو خاوەن کارگەکانی شارۆچکەی سەنعەتی
سەجەزی ئیسفەهان هەروەها دانیشتوانی شارەکانی لە هیجان و وەرامین لە ئاز بڕینی بەردەوامی کارەبان ناڕەزایەتیان دەربڕی. بە دوای 3 ڕۆژ قەتعی بەرەق لە شارۆچکەی سەنعەتی سەجەزی ئیسفەهان کاسبکارانی ئەو شارۆچکەیە دژ بە بایەخنەدانی حکومەت بە کێشە و گرفتەکانیان خۆپیشاندانیان کردووە و خوازیاری دابینکردنی کارەبا و ئاوی 24 کاتژمێری بوون. لەلایەکی دیکەشەوە دانیشتوانی شارەکانی وەرامین و لاهیجان بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکاندا دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی نیشانداوە و خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون. مانگرتنی کرێکاران لە کارگەی کۆکسازی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان. کرێکارانی شاغڵ لە کارگەی کۆکسازی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ڕۆژی سێشەمە دژ بە نەدانی داخوازی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان نزیک بە 300 کرێکاری شیفتی شەوی کارگەی کۆکسازی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان بۆ دووهەمین شەوی بەردەوام دژ بە نەدانی حەقدەستی مانگی پوشپەر دەستیان لە کار کێشایەوە و خوازیاری پەرداختی خێرایی حەقدەست و مەزایە بوو. ناڕزایەتی بەرهەمهێنەرانی کەشاوەرزی لە بەردەم وەزارەتی جیهادی کەشاوەرزی. ڕۆژی سێشەمە 14 گەلاوێژ بەرهەمهێنەرانی کەشاوەرزی ئێران لە بەردەم وەزارەتی جیهادی کەشاوەرزی لە تاران کۆبوونەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی وەزیر بوون. بە پێی راپۆرتەکان بەرهەمهێنەرانی کەشاوەرزی لە سیاسەتەکانی وەزارەتی جیهادی کەشاوەرزی کە بووەتە هۆی زەرمەندبوونیان ناڕازین و دەڵێن سیاسەتە هەڵەکانی حکومەت ئابووری وڵاتی تووشی قەیران کردووە و ئەبێ نووری قزلجا وەزیری جیهادی کەشاوەرزی دەست لە کار بکێشێتەوە. کۆبنەوەی شۆفێرانی بار هەڵگر لە تاران. شۆفێرانی بار هەڵگر ڕۆژی سێشەمە 14 گەلاوێژ بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم وەزارەتی سەمت لە تاران خۆپیشاندانیان کرد و خوازاری ڕادەستکردنی کامیۆنەکانیان بوون. ماوەی 4 ڕۆژە شۆفێرانی بار هەڵگر کە پێشتر پارەیان بۆ کڕینی کامیۆن پەرداخت کردووە لە بەردەم وەزارەتی سەمتدا خۆپیشاندان دەکەن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم خوازیاری یاسانکاری دەوڵەت بۆ ڕادەستکردنی کامیۆنەکانیان بوون. هاوکاتیش کۆمەڵێک لە کامیۆندارانی شەرقی تاران لە ئاس کەمکردنەوەی پشکی گازۆیل، گرانی پارچەی یەدەگی ئۆتۆمبیل، کەمی نرخی بار و نەبوونی بیمەی دەرمانی کارامە مانیان گرتووە. لە سێدارەدانی 14 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی 14 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بانقەست، ئەندامەتی لە داعش و سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانەکانی تەورێز، مەڵایر، خوڕم ئاوا، نور، سمنان، مەشهەد و قزل حەسار جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران 5 بەندکراو بە ناوەکانی جەهانشاه ئیرەوانی، ڕەزا سەرپەرست، داود نەجیبۆڵڵاهی، بەهمان پیرۆزەیی و محەممەد گوڵستانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی سمنان و مەشهەد ئیعدام کراون. هەروەها 7 بەندکراو لەوانە ژنێک بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی تەورێز، مەڵایر، خوڕم ئاوا و نور لە سێدارە دراون کە ناسناوی 6 کەسیان بریتە لە حسام مەولودی، مەتین شەهبازادەی مقەدەم، فەرزاد یاری، حەسەن ڕەمەزانی و حەمید ڕەزا سروور. لەلایەکی دیکەشەوە بەیانی چوارشەمە 2 بەندکراو بە ناوەکانی مێهدی ئەسقەرزادە و ڕۆزبیە وادی بە تۆمەتەکانی ئەندامەتی لە داعش و سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی قزل حەسار ئێعدام کراون. دەرکردنی سزای زیندان بۆ 4 شارۆمەند لە خۆزستان. 4 شارۆمەندی خەڵکی پارێزگاکانی لۆڕستان و چوارمەحاڵ و بەختیاری کە لە وستانی خۆزستان ژیان بەسەرەبەن لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە بە زیندان مەحکوم کراون. بە پێی راپۆرتەکان 4 هاوڵاتی بەناوەکانی شاهین شیرین زەبان، میلاد دەروێشی پور، محەممەد تاجمیرزادە و سەید حسێن حەیدەری لە پەروەندەیەکی ناڕووندا سەرجەم بە 4 ساڵ و 6 مانگ زیندان سزا دراو. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ڕەوەندی دادڕەسی ئەو 4 شارۆمەندە ناڕوونە و دەستڕەسیان بە پارێزەر نەبووە. بەو بۆنەشەوە هێشتا دیار نییە بە چ هۆکارێک سزای زیندانیان بەسەردا سەپاوە.
پەرەسەندنی کەم خۆراکی و جیابوونەوەی خێزانی لە ئێران. بە پێڕاپۆرتی ڕۆژنامەی شەرق، قەیرانی ئابۆری سفرەی بەشێکی زۆر لە کۆمەلگای بەتاڵ کردووە و ملوێنان منداڵ و بەسەڵاتچوو تووشی کەم خۆراکی و پوکانەوەی ئێسقان بوو. هەروەها ڕێژەی جیابوونەوەی خێزانی لە نێو بەساڵاتچوانی سەروی 6 ساڵ لە ئێران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێ توێژینەوە مەیدانیەکان لە 14 ئوستانی ئێران بەهۆی هەڵکشانی ئاماری بێکاری و هەڵاوسان هەژاری لە کۆمەلگادا پەرەیسەندووە و ملوێنان منداڵ و بەسەڵاتچوو تووشی کەم خۆراکی و پوکانەوەی ئێسقان بوون. گۆشت، شیرەمەنی و میوە لە سەرسفرەی بەشێکی زۆر لە کۆمەلگا وەلانراوە و منداڵان تووشی کەمی پرۆتین بوون. لە راپۆرتێکی دیکەشدا ئاماری جیابوونەوەی خێزانی لە نێو بەساڵاتچوانی سەروی 6 ساڵ تەمەن بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لە گەورە شارەکان سەدان بەساڵاتچوو لەسەر شەقامەکان دەژین. لە دەستانی توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیان لەلایەن بەساڵاتچوانەوە بووەتە هۆی چوونە سەرەوەی ئاماری جیابوونەوە و ئەو ڕێژەیە 6 هێندەی ساڵی 1395 هەتاویە کە زیادی کردووە. دوایین هەواڵ، خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئەڵمان ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی شارەکانی فرانکفۆرت و هامبۆرگ بە پەیڕەواڵی هەر هەفتە دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خوازی ئەڵمان هەوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئەدام لە شارەکانی فرانکفۆرت و هامبۆرگ کۆبوونەتەوە و بە بەدەستەوە گرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئەدام و قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.